کارمەیەنە بۆ مەبەستی سیخوڕی مەیکە کاتی خۆی کەنعان زەماوەندی لەگەڵ سەلما کردووە. جا ئەمە چییە؟ کەنعان و سەلما و ڕامیس ئەو سێیان هێنێکی هاوبەشیان هەیە. دیارە پەیوەندیەوە بە گواستنەوەکە هەیە. ئەگەر ئەمە بزانین ئەم کارە کۆتایی دێ. چۆن یانی کۆتایی دێ؟ خاڵی لاوازی کەنعان دەدۆزمەوە. هەموو شتێکیش لە دواوە بە تۆ بەجێ دێڵم. بەسە تەواو بەسە. ئێوارە شتێک دەدۆزمەوە پەیوەندیت پێوە دەکەم. جێنگیس دەی گیانەکەم کاتێکی خۆش ها تۆ لێ دەکەم یەکتر یاری بکەم منێ ڕێستا دێمەوە. ئەلو شەرمین چی دەستکەوت؟ چی دێ لە ئازاد؟ بە تۆ چی شەرمین؟ تۆ چی دەستکەوت و ئەوم پێ بڵێ؟ ئازاد دووگیانە. لە عەلی؟ سیرکە جەنگیز کارێکی گەورەم کرد. هەی دەست خۆش کچێ ئافەری ئەو چۆن یەکسەر ئاوە وتە دژنە دووگیانە ها؟ لەوە ناترسی منە ڕەشتێکی بەسەر بێ ها؟ نەخێر. سیرکە شەیتانە بەرامبەر شەیتان. ئیمڕۆ ئازاد ساعت 5 کورتاجی بۆ دەکرێت. ئای لەوە؟ ناونیشانی دکتۆرەکەم لەبەر کرد. بیڵ وا دەینووسم سمۆرەکەی من. جان تۆ تێر نەبووی لە یاری؟ کەنعان وەک جن وایە پێویستە ئاگادار بی. دەتوانی بیکەیت؟ ئاساری هێشتا تێ نەگەیشتووی. من بۆ خاتری تۆ هەموو شتێک دەکەم. کەوایە ئەمڕۆ بیکە. هەر ئەمڕۆ خاڵی هاوبەشی ئەم سێ کەسە بدۆزەرەوە. ئێمە چیمان کرد؟ من بۆ خاتری تۆ هەموو شتێک دەکەم ڕامیس. کاکە ڕامیس لەوێ دەرگا بکەوە. داوای لێبوردن دەکەم کاکە ڕامیس. کاکە ڕامیس سیر کام شتێکم دیوە لەوێ دەزانم. بیکەوە بزانە چی دەڵم کاکە. بیکەوە تخوا تۆ کاکی منی. تۆ بێگومان کاکی منی. من نەمیزاوە بڵم کاکە من تاوانێکم کرد بەڵام ئەی مناڵ نیم. ئەی تۆ هەم پێ ناڵێ؟ ئاوایە کاکە من بچکۆلەکە و تۆش برا گەورەی منی. سەلما گەر لەوێ بڵێم دەرگایە بکاتەوە دەبڵە بیکاتەوە دەی لەوێن. لێم دەبووری کاکە؟ لێم دەبووری کاکە؟
من هەمیشە تۆم خەمبار دەکرد ئەو ماوەی لێرە نەبوو یعنی مێشکم لە شوێنی خۆی نەبوو ئەوە من نەبووم زۆر دڵم شکاندی دەتوانی لێم ببووری؟ وەک جاران دەبمەوە بە هەموو شتێک لێ بیرکەین ئەمە خۆشەویستمە و ئەمەش دۆستی گیانی هی منن با دووبارە بگەینەوە لووتکەی خۆشی هەردووکتانم زۆر خەمبار کرد بەڵام من هەردووکتانم زۆر خۆش دەوێ لە من دەبورن؟ کاکە ڕامیس لێی گەڕە کەنعان وەرە وامەکە کاکە بۆ لە سەرەتاوە تەواو لە تاوانی خۆم گەیشتم درەنگە زۆر درەنگە نەخێر من هەموو شتێک لەبیر دەکەم کاکە ناتوانین لەبیریکەین لەبیری دەکەین لە سەرەتاوە دەست پێ دەکەینەوە ئاخر کاکە مەگەر ئێمە برایەک نین لە سەرەتاوە دەست پێ دەکەینەوە دەیت خوا کاکە ڕامیس تەواو کۆتایی هاتووە هەموو شتێک تێپەڕی تۆ هاوڕێی گیانی منی هەموو کاتێکیش وا دەبێت چی دەبێ با ببێ کۆتایی هەفتە لای مامۆ ممتاز دەبێن باشە دەتانمە نا باشە دەبێ لەگەڵ ئازاد بێ نازانی نازانم تۆ بڵێ قسەیان کردبێ بۆ چی بووە ئەی تۆ نەچی بۆ لە ئازاد چووم بەرحاڵ دواتر گەڕامەوە ئێستا لەیانم یانەکە ئەمانەتی تۆیە ها باش ماچت دەکەم